لە دوێنێەوە شەپۆلێکی بەفربارین سنووری باڵەکایەتی گرتوتەوە و بەهۆی خراپی کەش و هەوا ئەمڕۆ جوڵەی بازرگانی لە خاڵی سنووری گومرگی حاجی ئۆمەران وەستا. لە دوێنێەوە نزیکەی 70 سانتیم بەفر لە حاجی ئۆمەران باریوە. ڕێگای چۆمان بەرەو گوندەکان ئاستەنگی بۆ دروست بووە و هیچ هاتوچۆیەک نەماوە. ئێمە لە تیمەکانی ڕەماڵینی بەفر لە بەڕێبەرای چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سۆران لە نێوان چۆمان حاجی ئۆمەران کارەکەین. بە ئەوڕۆ دوێنێ 80 سانتیم بەفرباری زۆربەی شوێنەکان ئەو شوێنانەی کە ڕێڕەوی بانە چۆن ڕێڕەوی ئاو هەیە ڕێڕەوی باشێ هەموو ساڵێک گرفتمان بۆ دروستەکەن ئەو شوێنانە شوێن هەبوو مەترونی و بەفری تێدا بووە. ئێمە لە وەکو تیمەکان ڕاماڵینی بەفر بە بەردەوامی کارمان کردووە لە بەیانیوە تا ئێستا. ڕێگا ئەوڕۆ ڕێگا تا عەدەک هەیە سیار دەبڵەکسلەکان دەرەچن، بەڵام هەر سیارێک زنجیری پێوە نەبی یان دەبڵەکسل نەبی ئەوڕۆ هیچ سیارێک دەرناچێت. ڕێگای چۆمان بەرەو گوندەکان ئاستەنگی هاتوچۆیان بۆ دروست بووە. بەشی زۆری ئۆتۆمبیلی هاوڵاتیان لە حاجی ئۆمەران بەفر دایپۆشیوە. دوێنێ مەغریب لە سۆران گەڕامەوە بۆ عاجومەران سیارم پێنەچۆوە پێش گەراج بەهۆی زۆری بەفربارینەوە سیارم لە نێو بەفردا بزر بوو. ئێستاشەوە خاوێن دەکەینەوە. ڕێگای ماڵان ئاستەنگی بۆ دروست بووە و ڕێگاوبانەکان پڕ بوون لە بەفر. بەفر تا ئاستی سەقفی دوکانەکان بەرز بۆتەوە و هیچ جوڵەیەک لە بازاڕدا نابیندرێت. خێرایی ئاستی با کە ڕێوە دروست دەکات و بەفری چیاکان دێنێتە خوارەوە. ئەو سەرمایە کە ئێستا هەبووەوە ئەو ساڵ یەکەم ڕۆژەوە دوێنێەوە دەستی پێکردووە دەنا هەبووە سەرمایە، بەڵام ئەو بەفرە زۆرە نەبووە، ئەو کڕێوە نەبووە. وەڵڵاهی کۆڵانەکان خاوێن نەکراونەوە، بڵێ خاوێن کراونەوە لەبەرەوەی خەڵک زەحمەتە هاتوچۆیەکە تۆزێک ئەو سەرمایی کە هەیە ئەو بەفرێکە زۆرباریوە دەبووە خاوێن کرابەوە کۆڵانەکان، بەڵام تیمەکانی ڕاماڵینی بەفر هەر بە بەرجادەکەی ڕادەگەن بەردەوامن لە دوێنێەوە خەریکن بۆ پاکردنەوەی ئەو ڕێگایی مەرزی نێودەوڵەتی و چۆمان لەنا کۆڵانەکان خاوێن نەکراونەوە. خەڵکەکە بە پیادەگە هاتوچۆ بکە ئەویش زەحمەتە دەبی کوتەچی بکە کوتەچی بەفر بکە بە تەلەفۆن ئاگامان لە یەکترە زیاتر ئەمە لە ناو گوندەکەی. پۆلیسی هاتوچۆی چۆمان ڕێگە بە هیچ ئۆتۆمبیلێک نادات بەبێ بەستنی زنجیر ڕێگای حاجی ئۆمەران بگرنە بەر. پێشەوە مەحموود کورسات نیوز چۆمان.